دەستم بە هونەر و بە مۆسیقا و بە گۆرانی کرد منداڵ بووم هێشتان یعنی لە قوتابخانەی سەرەتایی بووم مامۆستایەکمان هەبوو مامۆستا شەفیق سابر بەرەحمەت بی تیپێکی گچکەی لە قوتابیان دروست کرد ئەوانی دەنگیان خۆشە یەکێکیان ئەمن بووم قەوانی ئەو وەختی قەوان هەبوو لەسەر ئەو سندوقەماندا دەنەژێمە لێرە دەگرت جا قەوانی کورد ئەویتر ڕەفیق چالاک بوو مامۆستا باکوور مامۆستایەکی هونەرمەندێکی کەڵا هونەرمەندێکی گەورەی شاری خۆمە مژۆک خەڵکی شاری کۆیەمە من لە منداڵیەوە ناوبانجە هونەرمەندەمان بیست و بینومانە لە نزیکەوە کار و چارەجەکانی پێم وابێ ئێستا لەوە زیاتری شتۆ بکری هێستا هەر کەمە تکەوە لە تەمەنێک خزمەتی هونەری و موسیقی کوردی دەکات ئەو شانازی بەوە دەکا کە دەڵێم خەڵکی کۆیەم و کوردم و لەسەر کوردایەتی ینی نەتەوەی خۆی خۆش دەوێ دەڵێ ئاین جیایە یەکەم جار من کوردم دوایە لێم پرسن دەڵێم کریسیانم ئەنجە جگە لەوانە ماشەڵای لێبی یەک کۆمەڵە کتێب تۆوەرە کە بە کوردی یەک کۆمەڵە کتێبی تا ئەمڕۆ نووسیوە کە بەڕاستی جێی ڕێز و شانازیە ئەو پیاوە زۆر زۆر دڵشاد بووم ئەمڕۆ کە ئەو پیاوەیان ڕێزیان لەو پیاوە ناوە زانم ڕێز لە خۆم داوە. لە بەیانیەوە بەفر بەردەوامە تقریبەی 10 سانتیم بەفر کەتووە بەفر زۆر باشە لەبەرەوەی عاجۆمەران جێکی مەسەڵەن باغداری و کوشت و کاڵی لێ دەکرێت ئەگە بەفر نەبێ ناتوانی ئاو بدەیان سوودی لێوەربگری. ئەو کەش و هەوای گرتی تۆ زۆر بەفرەکی باشباری خێر و بەرەکەتە ئیشاڵە لە بۆ ئاو لە بۆ ئازێر زەوی و لۆ کشت و کاڵ و لە بۆ گەشتیاران زۆر خۆشە ینی هەموو ساڵی شاڵە خێر و بەرەکەت ببارێ. شەو درەنگە خەوم نا سرم کاسە دڵم تەنگ بیرم لای خەڵکی چیا بیرەوەری ساڵانی دوو هەست و سۆزم مە بزوێن بە گوڕ بە تاوە ناڵێنێ لە بەردووری نیشتیمانم لە بەردووری کوردستانم. ئازیزان ئێمە ئێستا لە کەمپی باسرمەین لەگەڵ ڕێکخراوی ئومێدبەخش کە هەمیشە هاوکار بوون بۆ یارمەتیدانی خەڵکی ئاوارە و خەڵکی فەقیر و هەژار. ئومێدەوارم کە نمونەیان زیاد بێ و هونەرمەندانیش هەست بە مەسئولیت هەرێکە و لە شوێنی خۆی بتوانێت هاوکاریشی ئەو خەڵکە ئاوارانە بکەن کە ئەوانش بەشێکن لە ئێمە بەڕاستی. ئەوڕۆ ڕێکخراوەی ئۆمێد پەخش هەستە بە ئامادەکردنە پاکج لۆ ئەو خێزانانە کە لە کەمپی پاسرما ئەو کەمپە کە بریتێ لە 600 خێزان و هەمان کات لە 3000 کەس